لە ئەڵەبجا بازارێکی جلوبەرگ ئاگری تێبەر بوو 11 دوکانی بازاڕەکە بە تەواوی سوتان. مەزەندە دەکرێت زیاتر لە 200,000 دۆلار زیان بە کاسبکارانی بازاڕەکە گەیشت بێت. بەرگری شارستانی ئەڵەبجەش دەڵێت بۆی شۆرتی کارەباوە ئاگرەکە کەوتوێتەوە. پێشتری ژۆژداریان داوەتە خاوەن دوکانەکان کە مەرجەکانی سەلامەتی لە بازاڕەکە دانین. لە کاتی کوژانەوەی ئاگرەکەدا ژمارەیەک کارمەندی ئاگرکوژێنەوە بریندار بوون. دوکاندارەکان باز لە ساتی کەوتنەوەی ئاگرەکە دەکەن و دەڵێن هێزەکانی بەرگری شارستانی کەرەستەی پێویستیان بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە لە بەردەست نەبووە. وەڵای ئاگرەکە لە قاتی خوارەوە بووە وردە وردە هاتوۆتە سەرەوە. ئەم یەکەم دوکانە دوکانی منە. کامل قاتی خوارەوە قاتی سەرەوە هەرمووی سوتاوە. حشمان بۆ دەنەچوو هەرچی دراوسێ دوکان هەمووی هەیە. ئاگرەکە لە هەردوو لاوە هەرمووی تەشەنەی کردووە. هەموو خان و هەموو دوکانەکان سوتاون. وەڵای هۆکارەکەی بە شۆرتی کارەبا بێنە هیچ شتێکی کە نییە. چونکە ئەوە شۆرتی کارەبا میشانە دروستەکە. ئەوە شەو کاتەی بێ لیژنەکان بێن و تاقیقی لێ بکەن. چونکە ئێمە ناتوانین بڕیار بین. وەڵا داواکاریمان ئەوەیە ئەم هێزە ئەمنیانە ئەم حەریقانە ئەوەنە کەم تەرخەم نەبن. چونکە بەڕاستی هیچیان پێ نییە. وەکو من هاتۆ ملپێچێکی بەستۆ بەدەمی و ئاگرە کوژێنێتەوە قیناعێکی پێ نییە عینەکێکی پێ نییە ناتوانێت بڕاتە پێشەوە منیش وەکو تۆ ئینسانم. کاکە ئینسانی تۆ بێ هیچ ئەمەیە. ئیش ئەبێ ڕێک و پێکی شەکانی خۆ بکەیت. وەڵا شەو کارەبای مۆلیدەی نییە بەس ڕئیسی هەیە ئێرە بازاڕ. بەس چەند دوکانێک مۆلیدەی هەیە بەس هەمویان نیانە ئەمان بەس کارەبای ڕئیسیان هەیە شەو. تیمەکانی ئاگرکوژێنەوە وڵاتیان دوای دوو کاتژمێر توانیان ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن. بەڕێوەبەری بەرگری شارستانی شارەکە ڕای دەگەێنێت 7 کارمەندیان لە سەروبەندی کوژانەوەی ئاگرەکە بریندار بوون. تقریبا 7 بریندارمانەیە خۆش مەژنوم ئازاری پێگەشتووە. من سوپاسی برایانی ئاسایش و برایانی پۆلیس و تیمی تەندروستی یەکەم کە هاوکارمان بوون و لەگەڵمانە بوون. تیمی هونەری خۆمانەوە کە نەقیبزانیارم ڕاست پارد لەگەڵ تیمێکە هاتن بۆ ئەم قەیسەریە و ئاگاداری ئەنجومەنی قەیسەریەکەمان کردووە. مامۆستایەکی بەڕێز بوو نازانم ناوەکە چییە خۆشم قسەم لەگەڵ کرد بۆ ئەوەی کە ئێمە مەترسیمان هەبوو ڕاستیەکەی لە دروستبوونی ئاگر بە هۆکاری کارەبا چونکم ڕێکەڵی تۆڕی جاڵجاڵۆکەیە نازانم هەر کارەبانیە بەڕاستیەوە. ئێستاکەش هەر مەترسیمان هەیە ئێمە. بەپێی زانیاریەکانی بەرگری شارستانی ئەڵەبجا پێشتر دوکاندارەکانی ئەو بازاڕە ئاگادار کراونەتەوە لە نەبوونی مەرجەکانی سەلامەتی بازاڕەکە. تەواوی کەلوپەلو ئەوەی لە دوکانەکاندا بووە سوتاوە. دوکاندارەکان داوا لە حکوومەت و لایەنی پەیوەندیدار دەکەن قەرەبوویان بۆ بکرێتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.